ئازیزانمان لە تەوری دوم لەگەڵتان بەردەوام دەبین. بگومان ئاینی پیرۆزی ئیسلام دوورە لە هەموو توندوتیژیەک بەرامبەر هەر ئادەمیزادێت، تەنانەت بوونەوەرە زیندەوەرەکانیش بێت دوورە لەوەی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت. باس لەوە دەکەین کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگرا لە توندوتیژیکردن بەرامبەر ئافرەتان، چونکە ئافرەتان بوونەوەرێکی ناسکن و بوونەوەرێکن کە پێویستە خۆشەویستیان پێ بدرێت، پێویستە بپارێزرێن، پێویستە ڕێزیان لێ بگیرە. واروها پێغەمبەرش دووتی خوای لێبێت فەرمانی پێکردوین کە ئاگامان لە ئافرەتان بێت و هەروەها پارێزگاریان لێ بکەین. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە، واروها دەچینە لای میوانەکەمان کە لە ڕانیەوە لەگەڵماندایە مامۆستا عودێر ئەحمەد، مامۆستای ئاینی. سڵاوت لەبێ مامۆستا، ئەم کاتت باش. مامۆستا بالەوە دەست پێ بکەین بزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕێزی لە ئافرەتان گرتووە و چۆن ئافرەتانی بە پلەیەکی باڵا وەسف کردووە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ دەرفەتەی کە ڕەقسانتان، سپاس بۆ بینەران و بیسەرانمان، سپاس بۆی کە ئەم میوانداریەتان و ئەو بابەتە جوانەتان هەڵبژاردووە کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بابەتێکی زۆر زەرورە، زۆر پێویستە، نەک جارجار بەرنامە بکرێ لەسەر بکرێ، بەڵکو پێویستە هەموو ڕۆژێ بە جۆی تاکەکانی کۆمەلگادا بدرێ، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاخر کەلیمە ڕوح دەرچوونی باسی ئەو بابەتی کردووە، ئەو ئامۆژگاری پیاوانی کردووە لەسەر ئەو بابەتە. ئەگەر ئێمە بمانوێ باز لە ئافرەت بکەین، باز لە ڕۆڵی ئافرەت بکەین، دەبێ بگەڕێینەوە بۆ ڕابردوو. وەکو چۆن ئەگەر ئێستا ئێمە بمانێ باز لە گرنگی ڕووناکی بکەین، ئەوە چەند ڕۆژێکە کارەبا بڕاوە، دەبێ گرنگی کارەبا لە کەیە دەردەکەوێت؟ لە کاتێک کە کارەبا بڕا، لەو کاتەیە گرنگیەکەی دەردەکەوێت، ڕووناکەکە ئینجا قیبەتی ئەو ڕووناکی دەزانی. کەیش گرنگی ئەم ئیسلامە دەردەکەوێت بۆ ئافرەت؟ ئەو کاتێکی ئیسلام نەبوو. بۆیە ئێمە دەبێ بگەڕێینەوە بۆ ڕابردوو، بۆ بێژوو، بۆی بزانین ئیسلام پێش ئەوەی کە ئیسلام بێ ئافرەت چۆن بوو، حیسابی چی بۆ دەکرا. ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ کۆمەلگاکانی پێشووتر یان پێش ئەوەی دینی ئیسلام، دینی موحەممەد بێ عەلەیهی سەڵات وەسەلام، لە کۆمەلگای هندی سیرکەی، لە کۆمەلگای سینی و یابانی سیرکە کە ڕۆژهەڵاتین، و هەروەها لە کۆمەلگای یۆنانی سیرکەی، ئافرەت ڕۆڵ و ئەرزشێکی نەبووە، ئەوەندە حیسابی بۆ نەکراوە. تەنانەت لە یۆنانیەکان کە بە فەلسەفەیەکی زۆر بەناوبانگن یا بە فەلسەفە بەناوبانگە، فەیلسوفەکانی یۆنان قەناعەتیان نەبووە لە نمونەی ئەفلاتۆن و ئەرستۆ کە ئافرەت بەشەر بێت، ئافرەت مرۆڤ بێت، یعنی فکری ئەوان وا بۆ کە ئافرەت جۆرێکی تر لە بوونەوە مرۆڤ نییە. بۆیە کاتێک کە ئیسلام هات، یەکەم شتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کرد چی؟ زۆرێک لە مامۆستایانی ئاینی دەڵێن ڕێخستنەوەی عەقیدە بوو، بەڵام پێش ڕێخستنەوەی عەقیدە ڕێخستنەوەی فکر بوو. ئیسلام هات ئیشی لەسەر فکر کرد، ئابێ ئەم فکرە ڕاستکەینەوە، ئافرەتیش وەکو پیا وایە، هیچ فەرقێکی نییە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیشی لەسەر ئەم شێوازە کرد، ئەم فکرەی ڕاست کردەوە. بەچی؟ بەهاتنی ئەوەی کە خوای پەروەردگار ئاەتی بۆ نارد لە سوورەتی یەکەم، ئاەتی سوورەتی نیسا، سوورەتێکمانەیە بە تایبەت بە ناوی ئافرەتانەوە. ئەمە گرنگی ئیسلام دەرەخا، سوورەتمان نیە بە ناوی پیاوانەوە، بەس بە ناوی ئافرەتانەوە هەمانە. بۆیە خوای پەروەردگار فەرمی: یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها. ئەی مرۆڤایەتی، نەهات بەس موسڵمانان بدوێنێ، ئەیها الناس، هەموو خەڵکی فکرەتان ڕاستکەنەوە. ئەو فکرە بۆگەنەی کە ئافرەت لەگەڵ پیاوە فەرقی هەیە ڕاستیکەنەوە، هەڵەیە. الذي خلقكم، ئەو خوای ئێوە چی دروست کردووە؟ من نفس واحدة، ئێوەی لە یەک نەفس دروست کردووە. وخلق منها زوجها، ئەو منهایە، هائی منها ئەوە مؤنثە، دەگەڕێتەوە بۆ نەفس، کە نەفس مؤنثی مەجازیە، حەقیقی نییە، وشەی نەفس مؤنثی مەجازیە. بۆیە وخلق منها زوجها، واتە خێزانەکەی
مرۆڤایەتی کە خێزانی باوکە ئادەمە عەلەیهی سەلام لە هەمان نەفسێک باوکە ئادەمی لێ دروست بووە لەو نەفسە دروست بووە. ئەمە یەک کەواتە ئاەتەکە فکری مرۆڤایەتی ڕاست دەکاتەوە. دوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ النساء شقائق الرجال، ئافرەتان لەتکی پیاوان لەتێکی پیاوانن، واتە ئەگەر سێوێک چۆن سێوێک بکەیت دوو لەتەوە ئەوە لەتێ سێوێکەوە لەتە سێوێکی ترە، ئەم ئافرەتە لەتێکی مرۆڤایەتیە، پیاو لەتێکی مرۆڤایەتیە، ئافرەتیش لەتێکی مرۆڤایەتیە. بۆیە ئیسلام هات فکرەیەکی هەڵەی ڕاست کردەوە کە دروستبوونی ئینسان چ نێر بێت چمێ لە یەک معدەنە کە ئەویش نەفسە، لە یەک سەرچاوەیە کە ئەویش نەفسە. وە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاکیدی ئەمەی کردەوە کە بە هیچ شێوەیەک ئافرەت و پیاو جیاوازیان نییە لە ڕووی مرۆڤ بوونەوە. لێرەوە توندوتیژی بۆ دژی ئافرەتان سەر دەکێشێ کە خەڵکی ئێمە بە تایبەتی ئێستا بەداخەوە لە ناو خەڵکی ئێمەدا بگرە لە ناو لەگەڵ ڕێزمان بەشێ لە مامۆستایانی ئاینیش قەناعەتیان وایە ئافرەت لە پەراسی چەپی پیاو دروست بووە. مامۆستای بەڕێز کە ئەمە هەڵەیە کە لە ڕاستیدا مامۆستای بەڕێز با ئێمە بگەڕینەوە سەرەوەی کە بزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێشەوەی ئێمەیە و هاوڵە بەڕێزەکانی کە لەگەڵی بوون چۆن ڕەفتاریان لەگەڵ ئافرەت کردووە لەو سەردەمەدا و ئایا ئێمە ئێستا کە خۆمان بە شوێنکەوتنی پێغەمبەر و ئاینی پیرۆزی ئیسلام ئەزانین ئێمەش وەکو ئەوان توانیومانە ئاوا ڕەفتار لەگەڵ ئافرەت بکەین کە دایکمانە کە خوشکمانە کە خێزانمانە کە کچمانە یان بە پێچەوانەوە؟ بەڵێ دەست خۆش بنیش ویسمە هەنگاو بنێم بۆ ئەوانە بەڵام دەست خۆش بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەتایە فکرەکەی ڕاست کردەوە چونکە تۆ ئەگەر فکرت ڕاست نەبێ ڕەفتارت ڕاست نابێ چونکە ئەو کار و کردەوانی من ئەیکەم دەرئەنجامی ئەو بیرکردنەوانەیە کە من هەمە بۆیە دەبێت من فکرم ڕاستکەمەوە دەربارەی ئافرەت اینجا کانە بێم هەڵسو کەوت و معاملە ڕاستکەمەوە. ئەگەر فکرەکەەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فکرەکەی ڕاست کردەوە دوای ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئایا خۆی چۆن مامەڵەی کرد لەگەڵ ئافرەتە؟ هەر لە سەرەتاوە لەگەڵ دایکە خەدیجەیان مامەڵەیەکی زۆر تەندروست، مامەڵەیەکی زۆر چاک، مامەڵەیەکی زۆر جوان، پاشان لەگەڵ خێزانەکانی تریا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی بە شێوازێک مامەڵەی کردووە لە لووتکەدایە بۆیە خوای پەروەردگار فەرمووە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، ئێوە چاو لە پێغەمبەری خواکەن چونکە ئەو پێشەنگە بۆتان. ئێمە دەبێت لەو ڕۆ چاو لە پێغەمبەری خواکەین عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوە بینی لای هاوڵە بەڕێزەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە ڕێزی لە ئافرەتان دەگرت لە هەموو کایەکانی ژیانیدا حیسابی بۆ دەکردن و پرسی پێدەکردن، لە کایی کۆمەڵایەتی، لە کایی عەسکەری، حتا لە کایی سیاسی، لە هەموو کایەکە، لە ئیقتصادی، لە هەموودا پێغەمبەری خوا سەڵام مامەڵەیەکی جوانی لەگەڵ دەکردن. پێغەمبەری خوا سەڵام بەسە بۆ ئەوەی ئەفەرمێ لە دنیادا سێشتم زۆر پێخۆشە، سێشت بەلای منەوە زۆر خۆشە بەلای پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم. یەکەم بۆنی خۆش ئەطیب و دووەم وەنیساء و ئافرەتم زۆر خۆش دەوێ، سێم قوڕەت عەینی فی الصەلاة بینایی چاو لە نوێژەکانە. من ئەم سێشتم لە دنیادا زۆر. پێغەمبەری خوا سەڵام شتی دووەمی ئەفەرمێ ئافرەت یەکێکە لە نیعمەت دوای ئیمان و ئیسلامەتی گەورەترین نیعمەتی خوا بە پیاویدا بێ بریتی لە ئافرەت، چونکە پیاو بەبێ ئافرەت هەرچیەک بێت ئیلا هەز بە نقصانی دەکات، ئیلا هەز بە کەمی دەکات، ئیلا پێویستی بە ئافرەتە، ناتوانێت ژیان تەواو بێت بەبێ ئافرەت. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمودەکان گەلە زۆرن، یعنی بەڕاستی بە سەعات و دوو سەعاتی و فەرمودانە باز ناکرێت، ئەوەندە زۆرن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردوونە بەسە بۆ ئەوەی کە ئاخر وشەی لە کاتی ڕوح دەرچوونیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە باتی وەکو ئێمە وەسیەتەکەی بۆ مناڵەکان و ئەوها بکەن وها بکەن و وەلحاصل کۆمەڵە وەسیەتمانەیە ئێمە جیاواز. پێغەمبەری خوا سەڵام فەرمی ئیستەوصوا بالنساء خەیرا، دڵسۆزیتان پێ دەنوێنم، ئامۆژگاریتان دەکەم، نوسحتان پێشان دەدەم لەگەڵ ئافرەتانە بە چاکی بجوڵێنەوە. بۆ ئەمە جێگای پرسیایە، بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا فەرمی ئین المەرئەتە کەالضلع
چونکە ئافرەت وەکو پەراسوو وایە. پەراسوو چۆن قەفەسەی سینگی دروست کردووە، ئەگەر ئەم قەفەسەی سینگە بێت و ئەو وەزعی ڕاستی کەیتەوە، یان بڵین بتەوێ چاکسازی تیا بکەی، ناتوانێت ئەو ئامێرانەی دڵ و سی و جگەر و پەنکریاس و ئەوانە بپارێزێ. جوانی و گرنگی قەفەسەی سینگ بەوەیە کە خوارە، جوانی و گرنگی ئافرەتیش بەوەیە کە ئەو ڕۆڵەی کە پێی دراوە چۆن قەفەسەی سینگ پارێزگاری لە هەناوی ئینسان دەکا، ئافرەتیش ڕۆڵێکی بۆ دیاری کراوە پێویستە ئەو ڕۆڵەی خۆی بپارێزێ. واتە ئەمە معنای چییە؟ ئەمە معنای ئەی پیاوان ئێوە وا نەکەن ئافرەتەکانتان بێنن وەکو پیا و مامەڵەی لەگەڵا بکەن، بزان ئەوان ئافرەتە نابێت مامەڵەیەکی پیاوە، واتە نابێت من هەوڵ دەم خێزانەکەم وەکو من بیرکاتەوە، خێزانەکەم وەکو من بێ، کچەکەم پورم دایکم وەکو من بیرکات. دەبێ ئەمان ڕۆڵی خۆیان ببینین کە بریتیە لە ڕۆڵی دروستکردنی مرۆڤ. پیاو ڕۆڵی دروستکردنی ئامێرەکانی پێدراوە، بەڵام ئافرەت ڕۆڵی دروستکردنی مرۆڤی پێدراوە. زۆر باش مامۆستا. هەندێک کەس هەن کە بە شازێکی دیکە باز لە ئاینی ئیسلام و هەروەها ڕەفتار و گفتاری ئاینی ئیسلام بەرامبەر ئافرەتان دەکەن، دەڵێن هەندێکیان دەڵێن لەوەی کە ئافرەتان لە ماڵەوە زیندان دەکرێن و بۆ ئەوەی کە خزمەتی خێزان و هاوسەر و هەروەها خانەوادەکەیان بکەن و ئازادیەکانیان لێ ئەگیرێتەوە. ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن لێکدانەوەی بۆ کراوە؟ بەڵێ، خۆی بەداخەوە ئەوانەی کە دێن ئەو لێکدانەوەی دەکەن، ئەو لێکدانەوەیە لەسەر بەرمەبنای کۆمەڵێ شتی هەڵە دەکەن، یا ئەوە تا لەسەر بابەتێکی تەڵەکە بازیە ئەیانەوێ ئافرەت بێنە دەرەوە. ئافرەت بۆچی بێنە دەرەوە؟ بۆ ئەوەی کە مەرام و ئامانج و گەڵاوەکانی خۆیان، ئەو پیلانە گڵاوی کە خۆیان دایانناوە، ئەم پیلانە جێبەجێکەن کە بریتە لە هێنانە دەرەوەی ئافرەت، لەبەر ئەوە ناکە ئافرەت ئازاد بێ، لەبەرەوەی ئەوان بە ئازادی دەستیان پێ بگا. کاتێک ئافرەت لە ماڵەوەیە ئەو بە ئازادی دەستی پێ ناگا، بەڵام کە ئافرەتی هێنایە دەرەوە بە ئازادی دەستی دەگاتەوە ئافرەتە کە چۆنی بێ بەکاری بێنێ. اینجا لە هەر ڕوویەکەوە حتا ئاگاتە ڕووی حاشا لە ڕووی ئێوە و بینەران و بیسەران لە ڕووی سێکسیشەوە، یعنی ئەو ئیشەکەی بۆ شوێنێکی ترە و ئامانجێکی تری، ئەگەرنا لەبەر خاتری ئافرەتەکان نییە. دەی باشە با بزانین ئەوانە چیان ئافرەتەکانی خۆیان هێناوە، کام لەوانە ئافرەتەکانی خۆیان هێناوە و پێش خۆیان خستووە و گوتیانە دەیوەرێت تۆ برا گەورە بە و خوشکی گەورە بۆ ئێمە جۆر لێ دەگرین. ئەمانە کام ڕۆڵەیان؟ سەیری ئەمریکاکە لە 47مین سەرۆکی وڵات تا ئێستا ڕۆڵی بە ئافرەتێ نەداوە. سەیری وڵاتە ئەوروپیەکان کە ڕۆڵێکی کەم، ئەگەر هەش بێ زۆر کەم. بەڕاستی ئەمانە تەنها پیلانێکە بۆ ئەوەی ئافرەتان بێنە دەرەوە بۆ مەبەستێکی خۆیان کە مەبەستێکی گڵاوە تا بەکاری بێنین. ئیسلام ناڵێ ئافرەت نەچێتە دەرەوە. ئیسلام دەڵێ ئافرەتیش وەکو پیاو ڕێ پێدراوە، بەڵام چۆن پیاو دەبێت بە ڕێز و حرمەتەوە بچێتە دەرەوە، ئافرەتیش دەبێت بە هەمان ڕێز و حرمەتەوە بچێتە دەرەوە. چوونە دەرەوەی ئافرەت تایبەتترە بۆ لەبەر پارێزگاریکردن لە خودی ئافرەتەکە، چونکە بەڕاستی ئافرەت ئەگەر بچێتە دەرەوە ڕەم بێ کاریگەری زیاتر بێ، ڕەم بێ ڕۆڵی زیاتر بێ، ئەگەر بێت و ئەو ڕۆڵەی پێ بدرێ کە خۆی ئەتوانێت بیجێڕە. بەڵام ئەگەر ڕۆڵەکەی پێنەدرا بە پێچەوانەوە بە ڕۆڵی خراپ ئاراستە بکرێ، خراپیەکەی زۆر زیاترە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هیچم لە دوای خۆم جێ نەهێشتووە ئیلا حەلێکم بەداناوە بۆ پیاوان بەس ئافرەتان نەبێ، چونکە ئافرەت عاتیفەی زاڵە، ئافرەت دەروونێکی خوای پەروەردگار وا بەرمەجەی کردووە، بە ئاسانترین شێوە ئەتوانی ئاراستەکەی بکەی. بۆیە ئەوانە دەیانەوێت ئاراستەی بگۆڕن، بەڵام ئیسلام ڕێگای پێداوت بچێت سەفەرکە، بچێت بخوێنێ، بچێت بۆ هەر کایەکی تر بۆ پیاو ڕێی پێدراوە، بۆ ئافرەتیش ڕێی پێدراوە بچێتە دە و ئیسلام ڕێی لە ئافرەت نەگرتووە دەرچێتە دەرەوە، بەڵام نەسیحەت و ئامۆژگاری کردووە بە بێهۆکار چوونە دەرەوە باش نییە. تەنانە ئەو بۆ پیاوانی ڕێبێ باش نەبێ، چونکە هەمەجی کەسێ بڕوا نەزانێ بۆ چۆ دەڕوە، دەڵن کاکە خۆ زۆر تەواو نییە، کەس نازانێ بۆ چۆ دەڕوە. بۆیە
ئەگەر بە پێی بەرمەجە و پلانێک بچێتە دەرەوە ئیسلام ڕێی پێدا و دروستە و ئاساییە و هیچ ڕێی لێ نەگیراوە لە ئیسلامدا بەس ڕێنمایی کراوە. باش مامۆستا کەمتر لە یەخ لە کاتمان ماوە دوا وتەی جەنابێت کە دڵنیام وتەی خوا وتەی پێغەمبەری خوایە بۆ مسلمانان چییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەوەی شەرع داوای لێکردوین ئاوا مامەڵە لەگەڵ ئافرەت بکەین نەتی پەڕێنین نە لەو بابەتی کە هەیە کورتی بکەینەوە کەمتر لە خولەکێک وەڵام بێتەوە سوپاس دەکەم. سوپاس بۆ ئێوەش دەستا خۆش بێ. بەڵێ دوای ئامۆژگاری من دوای دڵسۆزی من بۆ مرۆڤایەتی بەگشتی و بۆ مسلمانان بە تایبەتی باشترین شت ئەوەیە شوێنی پێغەمبەر کەوین عەلەیهی سەڵاتو وەسەلام چاو بکەین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. بۆ ئەمە بەسەش پێویستە ئێمە ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێنی عەلەیهی سەڵاتو وەسەلام بزانین ئەو چۆن مامەڵەی کردو لەگەڵ خێزانەکانیان لەگەڵ کچەکانیان لەگەڵ کەسوکاریان لەگەڵ پورەکانیان ئێمەش ئەوها مامەڵە بکەین چونکە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەنگە بۆمان جگە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە لە شتێک کەسێکی ترەوە وەرناگرین مەگەر زۆر زۆر چاک و جوان بێت ئەگەر قسەیەک ئەگەر بە شتێک لێ وەرگرین ئەکرێ بەڵام پێشەنگی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆیە داوا لە مسلمانانەکەم پێش هەمووتان خۆم بە خۆمدا بچمەوە لە بەرامبەر خێزانەکانمان خوشکەکانمان دایکمان پورمان کەس و کارمان بە مامەڵەیەکی شەریعانە مامەڵە بکەین نەک بە مامەڵەیەکی عاتفیانە و سۆزیانەی خۆمان یان هەوەس و نەزبازی خۆمان ئێمە چۆنم دەوێت خێزانم ئەوها بێت نە شەرع چۆنی دەوێت ئەوها مامەڵی لەگەڵدا بکەین بۆ ئەم بابەتەش پێویستە ئێمە شارەزای شەرع بین کاتێک کە کوڕ و کچەکانمان خێزان پێک دێنن ئابێ بڕۆن لە شەرع شارەزا بن دەورات ببینین هەروەکو چۆن لە مالیزیا دەورە دەکرێتەوە 3 مانگ پێشەوەی زەواج کات دەورەی بۆ دەک بۆ کوڕەکە بۆ کچەکە پێویستە لێرەش حکومەت و مامۆستایانی ئاینی و حیزبە ئیسلامیەکان گرنگی بەم بابەتە بدەن دەورات بکرێتەوە پێش زەواج بۆ ئەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ بەرامبەردا بکەین پیاو لەگەڵ ژندا و ژن لەگەڵ پیاودا. ئەوە وەسیەتی منە ئینشاءڵڵا جێبەجێ دەکرێت. بەڵێ دەست خۆش بێت سپاس بۆ مامۆستا ئاودێر ئەحمەد مامۆستای ئاینی کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو سپاس دەکەم مامۆستا.